خەڵکی خۆ دڵنیاتکەن و هیچ سعر گۆڕانکاری بسەردا نایێت تەنها ڕێکخستنە و ئەوە ئێکشوان چاکسازیە و وارێ کارەبێدا تێتەکرد. ئەمە بەڵێنی وەزیری کارەبای حکوومەتی هەرێمە کە 3 مانگ لەمەوبەر بەڵێنیدا هیچ زیادکردنێک لە نرخی کارەبادا ڕوو نادات، بەڵام وەک زۆرینەی بەڵێنەکانی دیکە حکوومەت ئەم بەڵێنەشی جێبەجێ نەکرد. چاکسازی لە سیستەمی باج دەکەین و دەبێت دادپەروەری لە وەرگرتنی باج جێگیر ببێت. کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان بۆتە کابینەی وەرگرتنی باج و سەرانە لە هاوڵاتیان بۆ پێشکەشکردنی خزمەتگوزاریەکانیش خۆیان کردووە بە کەڕەی شەربەت. لا تازەترین وەرگرتن و زیادکردنی باج و سەرانە لە هاوڵاتیان کابینە بەناو چاکسازی خوازەکەی هەرێم بە ڕێژەی لە 120 نرخی کارەبایی لەسەر هاوڵاتیان زیاد کردووە. تایبەت بە زیادکردنی نرخ بۆ کیلۆوات ئەوەرێکی کارەبا بەڵێ ڕاستە بە پێڕێنمایی ژمارەیەکی ساڵی 2021 کە دەرچووە و هەر کاتێک لە وەقایعی کوردستان بڵاوەوە کاری پێکرێ زۆر بەڕوون و ڕاشکاوی ئەمە بریتی نییە لە گرانکردنی نرخ لەلایەن وەزارەتی کارەباوە بۆ کیلۆوات ئەوەرێکە لە ڕابردووە بۆ نمونە بۆ هاوبەشی ماڵان کە بە 15 دینار داوەتی ئێستاکە بووە بە 18 دینار ئەمە ئەوە نییە بڵێ 3 دیناری خسبێتە سەر وەکو ئارەزومەندانە ینی خۆی گرانی کردبێ بەڵکو تەنیا ئەم حاڵەتە پەیوەستە بە گۆڕانکاریشی نائاسایی و دابەزاننیشی نائاسایی نرخی دینار بەرامبەر دۆلار. ئەندامێکی پەرلەمانی کوردستانیش دەڵێت جێگەی گومانە لەم کاتەدا نرخی کارەبا گران دەکرێت کە حکوومەتی هەرێم بڕیاری داوە کارەبا بدات بە کەرتی تایبەت و لە ئێستاشدا هەوڵی گرانکردنی نرخی کارەبا لە بەرژەوەندی کۆمپانیا حیزبیەکاندایە. جێگەی گومانە لە ئێستا زیادکردنی نرخی کارەبا لەسەر هاوڵاتیان بە تایبەت کاتێک وەزارەتی کارەبا و حکوومەت سەرقاڵیەوەیە کە خزمەتگوزاری کارەبا بداتە کەرتی تایبەت، یعنی ئەمە ئەو گومانە هەڵەگرێکە ئەمە لە پێناو کۆمپانیاکانی نزیک لە خۆیانە کە لە ئێستا سەرقاڵیەوەن کارەبا بدەنە کەرتی تایبەت. دووەمیژەوەیە کە پرسیارە بەڕاستی بۆچی دابەزانی نرخی دینار بەرامبەر بە دۆلار نەبووە هۆیەوەی داهاتی هەرێمی کوردستان زیادکە دۆخی بژێوی خەڵک باشتر بێ موچەی خەڵک زیادکە، یعنی ئەخیر موچەکە دابش کرا بە لە سابسیەکەوە لە کاتێکە ئێمە زانین داهاتی هەرێم بەشێکی گەورەی لە ڕێگەی دۆلارەوەیە، واتە لە گۆڕینەوەی دۆلارە حکوومەت لە مانگی ڕابردووە زیاتر لە 100 ملیار دینار قازانجی کردووە. بۆ ئەمە نەبووە هۆیەوەی کە ژیانی خەڵک باشکە بۆچی بە خێرایی لە کاتی با بڵێن بەرژەوەندیەکانی خۆیانە لەسەر خەڵکی زیادەکەن. کار دەکەین بۆ چارەسەریەکی بنەڕەتی بۆ کێشەی کارەبا. دوای دەست بەکاربوونی کابینەی نوێیەم زۆرترین سێکتەرەکانی ژیان کە پەیوەستن بە هاوڵاتیان دراون بە کەرتی تایبەت و کۆمپانیەکانیش لە ژێرەوە هی کەسانی حزبی و دەسەڵات بەدەستانی هەرێمە کە لە سایەیدا سەدان ملیۆن دۆلار قازانج دەکەن. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.